بەتەئکیدی ئێمە کە پێک هاتبووین لە چەندەها ژن هەم لە هەرێمی کوردستان و ناوچەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان واتە لە ناو حکوومەتی فیدراڵیشا پێکەوە بڕیارماناکە بەڕاستی بەکارهێنانی ناوچەکانی ئاسمانی عێراق ئەمە لەلایەن بە تایبەتی نەک بۆ ئەوەی کە ئێمەزانین دوو جۆر فرین بەکارەهێنرێ فرینێک فرینێکی ئاساییە کە دەوڵەتەکان خۆیان بۆ گەشتیاری بەکارەهێنن بۆ هەر جۆرە فرنێکە بێت کە لەلایەن دەوڵەتەکانەوە ڕێگە پێدراوە بەس فرینێکی ترکە بێت ناوچەی وڵاتێکی تر قەسفکە ئەمە بە پەیمان نامەنێ دەوڵەتەکان قەدەغەیە و عێراق هەم چۆتە ناو ئەو هەم ئیمزای کردو لەسەر ئەو ڕێکەوتن نامەنێ و دەوڵەتیانە لە بەرەوەی داوامان کرد کە نابێ بە هیچ شێوەیەک ناوچەی فرینی هەندێک لە دەوڵەتەکان بە تایبەتی تورکیا و لە ئێستاشە کە ئێمەزانین کە ئێرانیش دەستی کردەوە بە قەسفکردنی ناوچەکانمان ئەبێ بە هەمان شێوە ئێرانیش و تورکیاش دژایەتیان بکرێ و دەوڵەت بڕیار بە و لە ڕێگەی نەتەوەیە گرتوەکانەوە کە ئەم جۆرە فرینانە بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێ بەڕاستی پێشوازەکەی زۆر زۆر باشە و ئێمە لە هەمان کاتا هەم حملەیەکمان داناوە بۆ ئەوەی کە لە ماوەی مانگەکە ملیێنێک واژۆ کۆ بکەینەوە و لە ئێستاە کە ئێمە دەستمان پێ کردووە واژۆکان زۆر زۆرن لە هەموو لایەکەوە بەڕاستی یعنی ئینتیشارێکی گەورەی کردووە هەر زۆر کەسیش هەیە بە زووترنکە کە 20 شێتی کە ئێمە واژۆکۆکەن داوای کردووە کە لینکەکەی بۆ بنێرین ئەمە خۆی بۆ خۆی گرنگە لە بەرەوەی ئێمەزانین بە تایبەتی ژنان زەرمەندن لە کاتی جەنگاوە بە تایبەتی ئەوەی کە ئێستا ئێمەشەی بین بە مەسئولێتێکی سەرشانی خۆمان ئێزانین وەکو ژنانی عێراق ئەبێ دەستمان هەبێ لە کەمکردنەوەی توموتیژی لە ناو دەوڵەتەکەمانە بە تایبەتی کە کاتێک کوشتار و کوشتارگە ئەبێ ئێمەی ژنان تایە زەرمەند دەبین لەبەرەوە ئێمە نیشتیمان هەمیشە بە نیشتیمانە وترێ دایک ئێمە هەمومان دایک و خوشکین لەبەرەوە پێش پیاوەکان ئەبێ پارێزگاری لە نیشتیمانەکەمان بکەین ئێمە ئەی بینە پەرلەمانی ئەوروپا و ئەکید ئەی بینە نەتەوەیە گرتوەکان هەمووانە ئەی بینە هەموو قونسوڵی و قونسوڵگەریەکان و سەفارەتەکان لە ناو عێراق و دەرەوەی عێراقیش کە ئیشی جدی لەسەرەکەین چونکە ئەوە ملیۆنێ واژۆ کەم نییە ئەمە داواکاری طبعاً بۆ واژۆکە هەم ژن و پیاویش بۆی هەیە بەڵام حملەکە حملەیەکی ژنانەیە بەڵام ژن و پیاو بۆی هەیە واژۆ بکە و بە تەسەوراتی من زۆر زیاتر لە ملیۆنێکە بێ ئەمە بخۆی ئەو داواکاریەیە کە هاونیشتیمانی ئەم وڵاتە پێویستی بەوەیە کە ئیتر ئەم جەنگ و ئەم کاولکاریە دوور بخرێتەوە بە تایبەتی بۆ دوو دەوڵەتی دراوسێ کە نەیان دەوڵەتی دراوسێ بەداخەوەکو دوو دیکتاتۆر تەعامل لەگەڵ وڵاتەکەمان ناکرد بەتەئکیدی هەر بە هەمان شێوە ئەمە خۆمان بیرمان لەوە کردوتەوە هەر پێش هاتێکی ناخۆش لە ناو وڵاتەکەمانە ڕووبا ئێمە ئامادەین و ئێمەزانین کە ئێستا لە ناو دەوڵەتی عێراقا بەهۆی دروست نەبوونی حکوومەت و ئەو کێشە گەورانە کە لە نێوان لایەنە سیاسیەکانە هەیە کە ئەمە تەسیرێکی گەوری کردو سەر ئەو فەراغە ئەمنێ دروست بۆ تا ببینە ئەو دەوڵەتانەی دراوسێت کە چۆن بردومانی ناوچەکانمانەکەن ئەمە بەهۆی کە سیاسیەکانمان بەڕاستی نەیانتوانیوە ئینتیمایان هەبێ بە ئەم دەوڵەتە و خزمەتی ئەم دەوڵەتە بکەنەوە بە تایبەتی حکوومەتی ئێستا کە کاربڕێکەرە ئەتوانم بڵێم وەزارەتی خارجی کە ئەبێ دەوری جدی هەبێ لە ئێستاە و ئێمە هەموو ئەم واژۆیانە ئەم داواکاریانە ئەگەێنین بە ناو حکوومەت و لایەنە سیاسیەکان و لە هەمان کاتیشە هەرچێکی تر هەر کارێکی تر هەبێ بۆ گەڕانەوەی ئاسایش لە ناو وڵاتەکەمانە ئێمە ئامادەین ژمارەمان زۆرە یعنی هەتا ئێستا تهدیدمان نەکردو چکە بە ڕۆژانە پەیوەندیمان پێواکەن بە ڕۆژانە ئەڵێن ئێمە لەگەڵتانین ڕەنگە ئەو ڕۆژەی کە ئێمە کەمپینەکەمان ئەلان کرد خۆمان لەسەر داواکاری خۆمان کە زۆرمان کەس بانگ نەکرد بوو چونکە وتوانێمە تەنها ئەمڕۆ ئەلانەکەین بەڵام ژمارەمان زۆر و بە ڕۆژانە وەکوتم پەیوەندیەکرێ بە هەموو لایەنەکانەوە کە شەبەکەیەکی گەورە هەیە ناوی شەبەکەی ئەنانایە ئەو لە بەغدادە ئەو زیاتر ئەو ژنانی کە پەیوەندیەکەن بە شەبەکەکە و یەنە ناو حەملەکە ئێمە